گشتی بریتانیا الحرما کردستانی جیمز سورینتون دی برسبا پرسا کردستان 24 درباره پشتوانی بریتانیا بو حرما کردستانی راگهاند ولاتی وی پشتوانی حرما کردستانی و عراق بگشتی پابنده گوت حکومتا بریتانیا حولی رو باقای هاند ده پرسکره که این خود چاره سر بکن اشکره جیکر بریتانیا رولک اکتیف دو چابداری کرنا پروسی آشاکسازی ناو وزارتا پیشمرگه و یک خستنا هیزم پیشمرگه ده هیه درباره هەڵبژارتنین عراقی کنسولی گشتی بریتانیا یه لحرما کردستانی اشکره کر آمده بو ناخوش بو آلیگاری کرنا کمیسیونا هەڵبژارتنان جبو سرخستنا پروسی دربرینه. The UK remains بەریتانیا پابندە بەوەی پشتگیری هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بکات. ئێمەش وەک حکومەتی بەریتانیا هانی هەردوو لا دەدەین کە کێشەکانیان چارەسەر بکەن و لەگەڵ بەرپرسانی بەغدا و لێرەش لە هەرێمی کوردستان هەمیشە جەخت لەوە دەکەینەوە کە کێشەکانیان چارەسەر بکەن. یەکێک لە ئەرگەکانی بەریتانیا لە هەرێمی کوردستان هاوکاریکردنی وەزارەتی پێشمەرگەیە بۆ ئەنجامدانی چاکسازی لە نێو هێزی پێشمەرگە و ڕێخستنەوە و یەکگرتنەوەی سەرجەم هێزەکانی پێشمەرگە. لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژارنی پێشوەختەش لە عێراق دەمانەوێت هەڵبژارنێکی پاک و بێگەر بەڕێوە بچێت و ئێمەش ئامادەین هاوکاری کۆمسیۆنی هەڵبژارنەکان بکەین بۆ هەر کارێک کە بێتە هۆی سەرخستنی پرۆسی هەڵبژارنەکان لە عێراق. بریتانیا لسر آلیکاری کرن و پیشگیری کرنا کردستانک بهیز بردوام ده. وزیر دولتی بریتانیاش بو کاروبارین روجلاتا نافین جیمز کلیوریلی درباره سردانا خویا مهابوری بو هرما کردستان و جوینا دگل سرکردایتی کردستانی راگهاند بریتانیا لسر آلیکاری کرن و پیشگیری کرنا کردستانک بهیز و سرکفتی دو چرچوبه عراق کا پیشکتی ده بردوام به. هر وها وزیری بریتانی راگهاند یک دو چرچوبه سردانا خو بو هرما کردستانی و جوینان ده تکزیلی سر بهیز کرنا پیوندیم بریتانیا و هرما کردستانی هاتیه کرن و بریتانیا بردوام به لسر پیش و برنا و وام پیوندیان و وکی هفبش گرنگ نافچه هوا هنگیا سربازی اولی و بازرگانی دیگل هرما کردستانی بهیستر دکه. تماشاوان انهجا شاندک مکتب سیاسی پارتی دموکرات کردستانی سردانا مکتب سیاسی یگرتویا اسلامی کردستانی کرد هفکاری من نورز عبدالله لگل منه